بینەرانی ئازیزی کەناڵی سلێمانی جوانترین سڵاوتان لێبێ من سیدا دوابانیم خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی هەفتانی وەرزش بە دیداری ئێوەی ئازیز شاد دەبمەوە. بینەرانی ئازیز بۆ مەڵقەی بەرنامەکە گەشتێک دەکەین بە نێو ژیانی وەرزشی یەکێک لە یاریزانەکانی تۆپی کوردستان کە لە ماوەی ڕابردوودا لە زۆرێک لە یانەکانی شاری سلێمانی و کارگو یاری کردووە و ئێستا لە تیپە میلیەکانی شاری سلێمانیدا درێژی بە کاروانی وەرزشی خۆی داوە. ئەویش کاپتن ئارام کەرەمە کە لە نێو ستۆدیۆ بە سوپاسەوە لەگەڵمان ئامادەیە. کاک ئارام سڵاوت لێبێ و دڵخۆشم ئەمڕۆ لەگەڵمانی. زۆر سپاس کاکسیدا جان. کاک ئارام ئەگەر سەرەتا دەستپێکی باسێک لە سەرەتا هاتنی نێو ژیانی وەرزشی تۆ بکەین کە سەرەتا هاتنی ژیانی وەرزشیت بۆ ساڵی چەند نەگەڕێتەوە لە شووە دەست پێ کردووە دواتر یەکەمیانەی شوێ بوو ئەگەر باسێکەوە ما بۆ بکەین. بەناوی خی گەورە میهرەبان سپاس کاکسیدا سپاسی کەناڵەکەتانەکەم. منیش هەروەکو یاریزانەکانی کە یاریزانە جیهانەکان بیدایەت لە کۆڵانەکان و لە تیپە میلەکانەوە دەستم پێکردەوە. هەڵبەت ئەو تیپەی کە من دەستم پێکردووە تیپی وەرزشی برایەتیە لەگەڵ یەکێک لە گەڕێک هەژانیشەکانی شاری سلێمانی ئەیژ برایەتی وڵۆبەیە. من لێەوە دەستم پێ کرد و درێژم بە کاروانی وەرزشی ماوە. ئەی سەرەتای چونی و یانەکانەوە لە ڕێکیەوە بوو بۆ لە چیانی بەڵێ بیدایەت من هەر لە کە دەرکەوتم بڵێ لەو تیپە کە بڵێ بتۆلە توشتی وا کرایەوە بیرمێت لە ساڵی 96 بۆ 97 بوو. ئەو کاتە چوارباخ تیپێکی مناڵانیان هەبوو تقریبان بۆ 13 ساڵ و 14 ساڵە بوو. لێەوە دەستم پێکرد چوومەوێت دواتر چوومە یانەی یۆهان لەوێ لە بڵێ لە شەبابی یۆهان یاریم دەست پێکرد یۆهان و سلێمانی و کاتە یۆهان هەبوو نادی سلێمانیش هەبوو دواتر بووم بەیەک. دواترەوە بوو پەیوەندیم کرد بە یانەی کەرکووک بابە گورگڕەوە کە لێرە بوون لە سلێمانی بوون. بەڵێ هەر لێرە بوون ئەو کاتە ئەو بوو لە دوای ئەو هینەی شەڕۆشتووەوانەوە ینی کەرکووگاتە سلێمانی. دوای یانی کەرکووک پەیوەندیم کرد بە ینی پێشمەرگەی سلێمانیەوە ئەو درێژەیە هەیە. ئەگەر باسێکی سەرجەم یانەکان بکەین بۆی بینەرانی ئازیزستا لەوانەیە وەرزشکارەکان یاخود ئەوانەی کە متابعی وەرزشەکەن لە شاری سلێمانیا بزانن بۆ نمونە ئارامکەرەم لە چیانە یانەکەتەوە بەڵام لەوانەیە خەڵک لە دووەک یاخود لە هەولێر بۆ سەرەتای دەستپێکردن و سەرجەم یانەکان کە ئارامکەرەم یاری بۆ کردووە نەزانین چی ئەگەر خۆت باسێکی ئەومان بۆ بکەیت. وە گوتم بیدایەتمەوە چوارباخ بوو دواتر سەرکەوتم بۆ شەباب یۆهان. دوای یۆهان چوومە پلەیەکی نادی کەرکووکەوە ئەو کاتە سنوورەکەمان جیاواز بوو لێرە خولی کوردستان هەر لە سلێمانی و بڵێ دەوروبەری بوو سنووری سەوزیان پێوە بە کوردیەکەی. دوای کەرکووک چوومە پێشمەرگەی سلێمانی لە پێشمەرگەی سلێمانی دوای پێشمەرگەی سلێمانی چوومە ینی سیروانی نوێ ساڵەکانی تەحدید ناکەم چکە زۆرە خایەنی کاتەکەی. دوای سیروانی نوێ دیسان هاتمەوە ینی پێشمەرگە دوای پێشمەرگە چوومە ینی سلێمانی بۆ ماوەی 7 ساڵ. دوای سلێمانیش پەیوەندیم کرد دیسان بەیانی پێشمەرگە هەمیشە ینی پێشمەرگە بەڕاستی دەرگای وەڵا بۆ من سوپاسیانەکەم. ئەوە بوو دواتر لە ساڵی 2013 بۆ 14 چوومە یانەی نەورۆز. دوای نەورۆزیش چوومە یانەی ئاشتی خۆشەویست ئەوە بوو لە ساڵی 2010 تووشی پێکانێکی قورس بووم لە ئەژنۆکانمدا و یەکجاری وازم لێنە. دواتریش لەگەڵ تیبی برایەتی وڵۆبە تا ئێستا بەردەوامی و لە ماوەی ڕابردووشە. بەڵێ ئەو تیپەی کە بەڕاستی منی پێگەیان من مابزان بۆی تیپێکی کە یاریم نەکردو هەر لە مناڵیەوە هەتا ئێستش بەردەوام لەگەڵیان ئێستا بۆ چێژ و بۆینی خۆم یاریەکەم لەگەڵیان لەبەرەوەی کەوازمان لە یانەکانات قەڵەو نەبینەوە هەر بمێنینەوە بەردەوام لەگەڵیان. بەڵێ ئەی لە سەرجەم ئەو یانانێکەوە یاریت بۆ کردوون بەڵێ لەگەڵ کامیانە زۆر مرتا بوویتە؟ وەڵایی سواز بۆخوا لە هەمویانە تقریبەن باش بووم بەڵامەوەی کە ئاستم زۆر جێگیر و باش بە ینی سلێمانی و ینی پێشمەرگە بوو. خۆشترین کاتەکانت لەو کاتانەیە بە تەشید بەڵێ. ئەگەر یەکێک لە یادگاری خۆشەکان بۆ یاخود خۆشترین ساتی وەرزشیت ئەگەر باسێکیمان بۆ بکەیت؟ وەڵایی خۆشنە و ساتانی کە بڵێ خاستن کە نازناوە بەی ئەو کاتانە زۆر خۆشە بەڕاستی. بۆ نمونە من لەگەڵ ینی پێشمەرگەی سلێمانی توانیمە چوار نازناوە بەرم ئەمە کاتێکی خۆشە بۆ من بۆ لەگەڵ سلێمانی دوو نازناوم بردووە ئەمە هەر خۆشە. لەگەڵ هەڵبژاردی سلێمانی نازناوێکم بردووە لەگەڵ ینی بە کەرکووک ئەو کاتە بیدایەتی بە ساڵی 90
نازناوێکم بردو یعنی ئەمانە هەمووی کاتەکان زۆر خۆشن قەت بیرم ناچێتەوە. باش ئەگەر باسی نازناوت کرد ئەگەر باسێکی تەواوی نازناوەکانی تاکی و نازناوە بە کۆمەڵەکانی خۆتمان بۆ بکەین. بەڵێ هەڵبەت نازناوی تاکی ئەو کاتە ئینەک نەبوو یعنی نازناو نادرا بە باشترینەکان من بیرم نایە شتێکی وا هەبێ ترەوە بوو کە خولی کوردستانێکی گرتەوە ساڵانە باشین یاریزانیان دیارە کرد بۆیە ئێمە بێبەش بووین لەو ئینێ بەڕاستی لەو خەڵاتە بەڵام نازناوەکان هەژ نازناوم بردووە لەگەڵیانەکان وەک ئێستا باسم کرد. ئەی ناخۆشین ساتی وەرزشیت چ کاتێ بوو؟ وەڵی ساتی پێکان بەڕاستی من تقریبا سێ جارێک تووشی پێکان بووم لە ئەژنۆکانمە ئەوە بوو لە ساڵی 2006 ئەو کاتە لە یانی سلێمانی بووم سەرکەوتینەوە بۆ بڵێ خولی عێراق ئاخری یاریمان بوو لەگەڵ ینی پێرس تووشی پێکانێک بووم لە ئەژنۆمدا ئەوەیەکە گولانی زۆر ناخۆش بوو عینەشت لە خولی عێراقی لە یانەی سلێمانی لە یارێکمان لە دیالە بۆ بەڵێ عینەش تووشی پێکان بووم ئاخریشی 2010 ینی من بەڕاستی زۆر تووشی پێکانە بووم. لەگەڵ کامڕانەدا زۆر ئاسوودە بوویتەوە حەزت کردووە شتی لێەوە فێر بیتووە زۆر هاوکاری و یارمەتیدەری بۆ یارمەتی دەرت بۆ پەرۆ پێشچوونی ئاستت. وەڵایم سوپاسی طبعاً سوپاسی ئەو ڕاهێنەرانەکەمەوەی کە بە یەک ڕۆژیش بێ بە وشەیەکیش بێ کە بە باشەیان بە شتێکی فێر کردبێتم بەڕاستی لە کوردەکانە من نایشارمەوە کاک فاتح لێرە سڵاو ڕێزم بۆ یەکە ناساغە خوای گەورەی شفای بە کاک فاتح زۆر باش بووە لەگەڵمان بەڕاستی هەمیشە ینی پاڵپشتێکی زۆر باش بووە من بەڵێ کاخەسرە و کاک سەردار بەڕاستیەویش دەستێکی باڵای هەبووە لە پێگەیاندی منە بەڵام ئەوەی کە بۆ من زۆر باش بووە ڕاهێنەر عەرەبەکان بەڕاستی هەچ کاتێ ڕاهێنەرە عەرەبەکانە هاتن یعنی زۆر پاڵپشتی منیانە کرد و زۆر مەدح و سەنایانەکردم هەتاوان لێ کردم بگەم هەڵبژاردەی عێراق. ئەو پلانانەی کەەوە ئەوان دایانە بۆ نمونە مەبەستم کامیان لەگەڵ یاریکردن و شێواز یاریکردن توە ئاگونجا و ئاسوودەتر بیت لەگەڵ لە وەڵایی لە کوردەکان ئەوە گوتم کاک خەسرە و کاک سەردار و کاک فاتح بە دەرەجەیەک یعنی کاک فاتح کە هەموو کاتێ بەڵێ خۆی یاریزان بوو لەو مەرکەزەی منە ئەیزانی من چۆن یاریەکەم یعنی ئاسوودەتر بووم کە خۆی یاری کردبوو لەو مەرکەزە ئەیزانی من چۆن یاریەکەم بەڕاستی من زۆر ئاسوودە بووم لەگەڵەوە. عەرەبەکانیش وەڵایی کات نەسرەت ناسڕمانە بوو لەگەڵ کاپتن ئیسماعیل محەممەد و هەروەها یادی بەخێر ڕەحمەتی شێخلی کە ئەوە بەڕاستیەوان دەستێکی باڵایانە بوو. پیرت لە واسێنانی یەکجارەکی نەکردەوە لە یاریکردن مەبەستمەوەیەوە لە تیمە میلەکانیش بەیەکجاری کۆتای بەژای مەرشید بێنی بەخوا خۆی تاموچێژەکە لە دوای ئەوەیە کە تۆ لە یانەکان بەڕاستی یاری ئەەکەی وەکووەها بژێوێکی ژیانتە ئەوان من یاری ئەەکەم ئەوان شتیان لە منەوە یاریان لە من ئەوێ ئەوە دەبێ منی ژارێکم یانی ئەو چێژەی نییە بەڵام ێستا لە تیپێکی میلی وەکۆ خۆمان بۆ خۆشی یاریەکەین ینی هیچ داوای شتێکی لێ ناکەن لەبەرەوە ئێستا لەیانەوە زمانێنەوە بەس بۆ چێژیارەکەین و ئەوەیە کە قەڵەو نەبین نەوەڵا حەزەکەین بەردەوام بین بۆ خۆمان بەس دەبێت قەڵەو نەبین. پلانی داهاتوو چیە ئەگەر واز لە یاری تیمە میلەکانی شێنە پێت خۆشە ببیتە ڕاهێنەر یاخود بیتە ئیداریانەکان؟ بەخواوەکو ڕاهێنەروانە بیرم لێ نەکردوێتەوە خۆتە زانی من وازام ئاگاداریشی لە سلکێک دەوام دەوامەکەم ینی زۆر ڕێگری لێگرتوم لەوەی کە بتوانم بەشدارم لە ڕاهێنەرایەتی و یان لەیانەکان دەوامێ شتێ بکەم مەجالم نییە جارێکە پیرم لێ نەکردوێتەوە. ئەگەر باسێک لە سەردەمی مناڵی بکەین پێشەوەی بچینە لای سەردەمی مناڵی پێم خۆشە ئەگەر لەگەڵ ئەو یاریزانەکان و ئەوانەی کەوا لە سەردەمیانەکەن نزیکترین هاوڕێت کێوە باسێک چۆن بڵێ باسێکی کۆمیدیا و خەندامێست ئەگەر شتێک هەبێت. بەڵێ وەڵایی طبعاً من لەگەڵ هەموو یاریزانەکان سوپاس بەخوای گەورە کۆنتاکتێکی باشم هەبوو هەمووی هەندێکی تیا بۆ لەوانەیە بۆنە تێکەڵاوێکی بەهێزتر یاخود لە دروی یاریگەشت هەندێک کات بۆ نمونە بەیەک کاتەکانتان بەسەر بردبێت. وەڵایی من ئەوانەی کە یاریزان بوون لەگەڵم یعنی زۆر نزیک نەبوون لە دەرەوەی هینەکە لەگەڵم هاوڕەکانی من جیاواز بوون یعنی کۆمەڵی برادرم هەیە من هەر لە مناڵیەوە تقریبا تا ئێستاوە 30 ساڵەکە بێ
هەر پێکەوەینەوەوانە زۆر نزیکن لەمنەوە زۆرن چکە ناویان نایەنم بەڵام وەکو هاوڕێتی لە ناو یاریگا زۆر لە منەوە نزیک بێ ئەحمەد سالا لە من نزیک بوو کامەران عەلی لە من نزیک بوو سەبا حەسیم ئەو ماوەیەک لە پێشمەرگە و لە نەورۆز بەیەکەوە لێک نزیک بوون یعنی کۆمەڵە یاریزان ناویانم بیر نییە بەڕاستی ئەو کۆمەڵە زۆر لە منەوە نزیک بوو هیچ باسێکی خەندامی زویشتان لێ بێکەوە بەزمێ شتێکی خۆشتان لێ بێکەوە بەخوا بەزممان زۆرە بەڵام ئەوەی کە بەزمم زۆر بوو بێ لەگەڵی لەگەڵ کاک نووری بوو نووری ڕەحمەتی نووری عومەر یادی بەخێر و خوای گەورە لێ خۆش بێ لەگەڵ ئەو یعنی زۆر ئەومان هەبوو علی سوعبەت و کەین و بینمان زۆر هەبوو بەڵامی تر ئێستا وەختیەوە نیە چکا و ڕۆیشتەوە تەجێی خۆی منیش ماوە بەڵام لەگەڵ ئەوانیکە من هەمیشە تووڕەمەکردن بەڕاستی من تۆزێ ئاها فزوڵم یعنی حەزم لەوە بوو کە تووڕێیان کەم جەویان ماگر بەڕاستی تر ئەوانیش ئەو کۆمەڵەوە گوتم بۆ باسەگەر شتێکت بیرما بێت بەخوا ئێستا هیچ شتێکی وام لە یاد نییە وڵای باسێکی باب نووری ڕەحمەتی بکەین خوای گەورە لێی خۆش بێ لە بەغدای دیاریمانە بوو ماسکە تەدریبیمانە بوو خۆلی عێراقیمانە بوو کاتە هەمیشە یعنی ئەو کاتە زروف زۆر خراپ بوو ئێمە لەسەری سەرەوە لە عیمارەیەک بووین لە ئوتێلێکا بووین ئەمان و چی ئەچێتە خوارەوە بۆ شت کڕین ئیتر ئەو تۆزێ ها بەغیرەتر بۆ ئانەی کاکە من ئەچم وەرە من نەچم شتەکەتان بۆ کڕم ئێوە مێنە خوارەوە ئیتر پارۆشتمانیا بێ ئەمان و کاکەجان تۆ بچۆ لەسەری مەنانەکەش بۆ کە ئەچۆ خوارەوە تر لەسەر و پێمانە و بەخوا نایتەوە ئێستا ئەکوژێ ئانی هەموو کاتێ ئەومان پێوە ئەوەی ئێوە بڕۆن بۆ خۆتان دانیشتن لەسەرەوە من نانوشەکەتان بۆێنم یەک هەفتە ئەوە بەردەوام بووین ئانی کاتێکی زۆر خۆش بوو یادی بەخێر بێ کاکە نووری لەگەڵ کامەران عەلیە بەخواوە کامەران زوو تووڕەمە کرد ئەو تۆزێ ینی زوو تووڕا بوو هەمیشە دایمەینمانە بوو سراعمانە بوو لە بینەکە بەڵام ناگەیشتەوەی کە دڵیەکە عاجزکەی ئەو بابەتی حرفی زیەتی و شتەکە چییە؟ ئەجا ئەوە وەڵا باز ناگرێت لێرە ئەوە گەر باز بکرێت بەخوات تووشی کێشا بین باشە دوای بەرنامە ئینشاڵڵا باسێک لە ئەو هاوڕێنت کەەوە ئەڵێ لە مناڵیەوە تاوەکویستە لەگەڵمان هیچ بەزمێکی خۆشتان نیە لەگەڵ ئەوانە جاوەڵا هەمی بەزمە بەرەوەڵا کۆمەڵی برادەرین هەمیشە پێکەوەین هەموو ژیانمان بەزمە بە تایبەتی لەگەڵ کاک سەردار برادەرمە ناسرا بەزالاوە هەم کۆمیدیاش لە کۆمیدیا ئیشەکە هونەرمەندیەکە ناوبانجیەیە ئەوە لەگەڵەوە زۆربەی کا دەگەر هەفتێکە چێتەوە بۆ دام دوایێتەوە دوو هەفتە لە ماڵێ و دوو هەفتە دایمە بەیەکەوەین یعنیەوە لەگەڵەوە بەزمی خۆشمانێ شتێکی لەوانەوە بۆ باسکە بە ئەڵڵای جا شتێکت لەبیر بێ شتێکی وام لە یاد نییە وەڵایی ناز هیچم لە یاد نییە بەڕاستی ئەو هەموو هەیە بەس هیچ بیردادەوە لە دوایە بیرم بێتەوە بەسەرچا پاسێکی سەردەمی مناڵی بکەین مناڵی خۆ بەچیەوە خەریکە کاتەکان بەچیەوە خەریککردنیێوانە دەگەڵ خوێندنا چۆن بوو بەخوا بە مناڵی تۆزێ هارو هاش بووم بەڕاستی تۆزێ بڵێ سەربەدەرەوە بووم هەمیشە حەزمە کرد فزوڵ یان هەموو شتێک بزانم خوێندنەکەم خستە سەر یاری بەڕاستی تام تاستەم خوێندیتە لە دوایەوە نەم خوێن بە بۆنی یاریەوە بووە قوربانی تۆپی پێ حەز لە شەڕ و ئەوانە و شەڕی گەڕێک بەگەڕێک لە مناڵیە تۆزێ شەڕە بەردەوەمە ئەو کاتە بڵێ ماڵمان لەوڵوبە بوو وەختی خۆی لەوێ نەماوە بەس هەمیشە گەڕێکیش خۆشە بۆ من زوو چم سەردانیانەکەم چکە برادەر و خۆشەویستەکانم لەوەیە بەرەوەڵا هەمیشە شەڕە بەرد و ئەم کۆمەڵێشت هەبوو لەوێ خەریک بووین ئارە بەخوا تۆزێ ناڵێم تۆزێ هاروهاز سەرم شکاوە بەرەوەڵا سەرم شکاوە و کوڕی لێدانم خواردەوە لە خەڵکمان ناوە لەگەڵ خواردنی ئەوانە چۆنە کەسێکی خۆشخۆری و زۆر حەزم بە خواردنەیە بەڵام کە دای ئەنێن تۆزێکە خۆم و تەواو کۆتایی پێێنم بەڵام حەزەکەم هەمیشە حەزم لە خواردنی خۆشە ئەرەوەڵا زۆر حەزم لە خواردنەیە بەڵام ناڵم کە دای ئەنێن و تۆزێکە خۆم و تەواو کۆتایی پێێنم هیچ خواردنێکی تایبەت هەیە کە حەزت لێ بێ وەڵایی تر خۆ کورد زۆربەی فاسۆلیا و ئینەکەیە ئەڕوا لەگەڵی خۆت بە قەرزارێکی ئەزانی لە ژیانتە وەڵایی طبعا ئەمە دایک و باوکی لێ دەرچێ براکانم کۆمەڵە برادەرمێ هەمیشە ینی پاڵپشت بۆ من ناڵم زۆرن یعنی من نزیکەی ئەگەر بڵێم 20 برادێکمێ بە دایمی سپاس بۆ خوا دایمە لەگەڵمان زۆر باشن
ناویان ناتوانم بێنم لەبەرەوە ئەگەر ناویەکیشیان بێنم لەوێ ئەوانی کە عاجز ببن کەسێکی کۆمەڵایەتی لەخوا بە زیاوارە وڵا دایمەیانی لەگەڵ برادرانەمە کە نزیکەی 30 ساڵە بێ پێکەوەین لەو تیپەی کە ئێستا باسمان کە تیپی برایەتی هەفتانەش دەرچوونێکمانەیە بڵێ ئاکۆبوونێکمانەیە زۆربەی کات یەکە بینی من هەمیشە خۆم بە قەرزاری وازانم چکە زۆر باش بوون بۆ من هەمیشە لە یاریەکانی دەریشەوە ئەو کاتا چوون بۆ دهۆک و بۆ زاخۆمانە میشە هەنێکیانە هاتن لەگەڵ ما بۆ پاڵپشتی کێ بە پێشەوەی خۆتە زانی وەڵایی من بە پێشەوە ئەوە کەسێک پێشەوەە بڵێ پێغەمبەر ساسەلام هەمیشە پێشەوەی هەموومانە بەڵام لە یاری تۆپی پێە ڕۆناڵدینۆ هەمیشە حەزم کردووە چوڵەکانی ئەو بکەمەوە تەمەنیشمان لێکۆ نزیکە هایدریشەڵ ئەو لە پێش منەوە تقریبا 10 ساڵە من گەورەتر وایە بۆی بمتوانە ئەوانەی ئەو کردوێتی بیکەمەوە هەمیشە لاسایم کردوێتەوە باشە ئەی با لە یاریزانە جیهانیەکانیش پێ کاتێک دیاریکردنەوەی کە تۆ پێ دوایە باشترینە کە یاریت بینیوە لەوانەیە ئیسەش وازی یاری هێ نابێت لەوانەیە ئیسەش یاریکە مەڵێ با 5 یاریزانانێک گۆڵچی دیفاع 5 دانین بە پێکاتی 11 یاریزانی دابنێ ئەس بیرمانەچێتەوە با پێکاتەکە دانیەوە گۆچەکەمان بە هین بێ پێکاتەکە 4 سێ باشە من بیر دێخەمە باش بە ئیتاڵێکە بێ بۆ فۆن بەڵێ ماڵدینی و سێرجۆ ڕامۆس کافۆمانێ بەرازی لەگە ڕۆبەرتۆ کارلۆسا باشە ناوڕاستەکان بەسییان سێ ناوڕاستدانین مۆدریج و چاوی و ئینێستادانین ئەمانی کە زین و دانی مردوەکان واز دێنین باشە لیۆنێل میسی کریستیانۆ هینە ڕۆناڵدۆی دیاردە کریستیانۆ باشە هەندێکی کەم یان هەڵبژاردەی خۆت بەرازیل و ڕیال مەدریدە چۆن سەرسانی بە ڕۆناڵدینۆ ئەو سەردەمەی ڕۆناڵدینۆ بەرشەلۆنە بوو ریال مەدرید بەس هەموو یارێکی بەرشەلۆنە سەیرم ئەکرد بەڕاستی یعنی ئەو دەقەی ڕۆناڵدینۆ لە ناوە بووە بەڕاستی ئیلا فاوڵ لە شتێک بووە لە تەلەڤیزۆن ینی لا بڕۆشمە ئاوێ شتێکم خواردایەوە هێنان لا ناچم لای تەلەڤیزۆنەکە ڕۆناڵدینۆ یاری کردایە ینی ئەو کاتە بوون ئەگەر بەرشەلۆنە ڕێوە بوونە حەسەکەی بەرشەلۆنە بیدات ئەگەر ڕۆناڵدینۆی تیا باڵێ باڵێ ئارە وەڵا ئێستا بۆچون لەسەرم پێکاتی ئیکسەی ڕیال مەدرید و ئەنچیلۆتی چییە؟ تیپێکی زۆر باش بەڕاستی ئەنچیلۆتی دەستی دیارە ئەین تیپێکی زۆر باشی هەیە وتمان لە دوای کریستیانۆ ڕیال مەدرید پێکاتێکی وای بۆ دروست نابێتەوە بەڵام ئەبینیت پێکاتێکی زۆر باشی هەمووی لاو زۆر باش قسێک لەسەر ڕیال مەدرید دەگرێت ئەڵێن ناوژیان زۆر هاوکاری ئەگە ڕایتۆسی لەسەرم بەخوا تەداخۆلی ناوژیان ناگرێمە خۆ هەیە کاکە ئێستا وەگەمەوت من جمهوری ڕیال مەدریدین ئێستا ئێمەی ڕیاڵی من باسی ڕۆناڵدینۆ وتم جمهوری ڕۆناڵدینۆ ڕیاڵەکان هەتا ماوەڵێن کریستیانۆ باشین یاریزای مێژوو باشە بەرشەلۆنەش ئەڵێ هەتا ماوەناوڵێن یاریزای باشین یاریزای مێژوو میسیە لەبەرەوەی ڕیال مەدرید هەمیشە ئەگەر بڵێ حاکەم وای بۆکەوای کە ئەمەڵێ ناشتی وانە لەبەرەوەی من بەیانی بڵێن ئەگەر حەکەم شتێکی وای بۆکات لەوەی جەماعەتی مەدریدەکانی خۆمان ئەگەر بڵێ وای بۆکات عاجز بن لێمە یانی شتی وانە باوەڕ ناکەم لەوەیە لە هەنێیاریە حەکەم خۆی نییە مەلایکە نییە هەڵا کاکاک بۆ چۆن بڵێ ئامۆژگاری بۆ یاریزانەکانی ئەم سەردەمە بۆ لاوەکان بۆ لاوەکان وەڵایی هەمیشە حەز دەکەم لاوەکانمان پێشکەوتوو بوون بەردەوام بن ئێستا گۆڕاوە و سایاریزان لە بچواتە سەر و 30 ساڵەوە بچاتە 30 ساڵ یان و پیر بوو حەزەکەم بەردەوام بن ئێستا من زۆر پێم خۆشە یاریزانانەیەکی وەکو سەرنگ محسین لە چیلێمەیە بەردەوامە عەلی عەزیز بەردەوامە پێم خۆشە هەمیشە من خۆم ئەگەر بەڕاستی پێکار نەبووایە جۆم ئەم جوێم هەتا یارە بیان تا پیرە یان شتێکە بەردەوامە بووم حەزم لێتی چێ ژوارەکەم لە یاریەکە حەزەکەم بەردەوام بن تەمرین بکەن یعنی دوانەکەون لە ڕاهێنانەکانە من هەمیشە تا ئێستاش هیچ ڕاهێنەرێک نەیتوانیم بە من بڵێ یەک ڕۆژ بۆ دواکەوتی چونکە هەمیشە تا پێشی پێشەوە بووم لە کاتی ڕاهێنانەکە بەردەوام بن باش ئینشاڵڵا لەسەر خەویان کۆمنت چیایسە هەندێک لە یاریزانەکان منێت تا ساعت 2 شەو بەداخەوە لەسەر سۆشیال میدیا وەڵا بەداخەوەم جیلەمان یعنی زوو ئەکەون بەڕاستی یانی ئەگە تۆ سەیریکەی ئێمە مسواز بۆخوا لە ساڵی 1970ەوە بەردەوام بووم تا 2010 گەر پێکان نەبووە وازم ناهێنا یعنی تۆ سەیرەکەی 5 ساڵ زۆر بخایانی بۆ 7 ساڵش ساڵ ڕێیازاکەن یعنی ئێستا بەوە گوتمان پێشکەوتوە تۆ توانی تا 39 چلی ژیاریکەوە تا کریستیانۆ 39 ساڵە کاکە میسی 37 ساڵ بەردەوام بن باشترین ئێستش لە جیهان ئەمێ یەک ناوم پێ بڵێ بەڵێ
کەوا پێ دوایە باشترینە لە کوردستانە کە بینیوتە پێ دوایە بۆ نمونە لەوەدی سەیری یاریەکەی بۆ نمونە یاخود لەناو وەرشی کوردستانە هێتا ئیسەر یەک یاریزانم پێ بڵێ لەگەڵ گۆ پارێزا پێ دوای ئەم دوانە باشترینن ئەشتوانی خۆت دابنێ وڵای مێژوو باشنی یاریزای مێژوومان قەنەعاتم نییە ئەوە نە ئەوەی خۆت بینیوتە ئەوەی هەمانە وڵای باشترین بڵێ باش یاریزانێکی باش بووە بڵێ لە کوردستانە بەڵێ زۆر یاریزانی باشمان هەیە بەڵام من یەک ناوی باشترین زۆر یاریزانی باشمانەیە بەڵام یاریزانێک کە زۆر مستەوای جێگیر بێەوە ئەمانە بڵێ کەما بێتەوە دیار ڕەحمان ئەوە نەخۆشەوە یاریزانێکی زۆر باش بوو خاوەنی نازناوی باشیشە کە لە کوردستان و لە خولی عێراقیشە دەستێکی باڵای هەبووە هیوادارم خوای گەورەی شیفای بە لێرە و دوعای خێری بۆ بکەین لێرە ئێمەش ڕێز و سڵاومان هەیە و بە هیوای خوای گەورەی شیفای بەخێر ببنێت ئەی گۆڵ پارێزێک پێ دوایە باشترینی کوردستانە کە بینیوتە وەڵا سەرهەنگ ماشەڵای لێرەسش بەردەوامە لەشی ساغە کاپتن دوا سەوسیای بۆ تای بەرنامەکە وەڵای من زۆر دەستخۆشی لێوەکەم دەستان خۆش بێ هیوادارم بەردەوام بێ ینی یاریزانەکانی کە ئەوانەی کە یعنی پشتگوێ خراون بەڕاستی دەست خۆش بێت تۆ بیانێنیتەوە دەرکەونەوە بەڕاستی زۆر سپاسدانەکەم ئێمە زۆر سوپاسی تۆکەین کە ئەمڕۆ لەگەڵمان بووی بینەرانی عەزیز من بەم شێوە گەیشتمە کۆتای ئەڵقەیەم هەفتەی بەرنامەی هەفتانی وەرزش لە کۆتای بەرنامەکەشا سوپاسی ئامادەبوونی ئارامکەرەم یاریزانی پێشووی ژمارەیە گیانەکانی کوردستان هەڵبژاردەی کوردستان و هەڵبژاردەی سلێمانیش ئێسەرەتی بە میلەکانە بەردەوامە سوپاس یەکەم کە ئەمڕۆ لەگەڵمان بوو سوپاس بۆ ئێوە کە تام ساتە بینەر و بیسەری ئێمە بوون سوپاسی هاوکارانم لە پشتی کامێراکەم ڕێز و سڵاوی سیداد بابانی قبوڵ فەرموون تا ئەڵقەیەکی دیکە و بەرنامەیەکی دیکە هەفتانەی وەرزش بەخوای گەورەتان دەسپێرم شاد و کامبەران بن